بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان سەرەتا دەمێ ئەوە ڕاز بکەمەوە لە نووسینەکە نووسرا بەندای مەکتەبی پەیوەندەکاندای مەکتەبی ڕاگەیاندنیمە. بەڵێ من هەروە وتم ئەندامی مەکتەبی ڕاگەاندنی یەکگرتووی ئیسلامی کوردستان. ئەوزە ئەندای مەکتەبی پەیوەندەکان، ئەندای مەکتەبی پەیوەندەکان ببوورە فەربوو. بەڵێ بەڵێ ئەوڕۆکە وەبدێشی پارتی دیموکراتی کوردستان سەردانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانی کرد. پرسیارەکەدەوە بوو لە کۆنگرەی ڕۆژنامەنووسەکە دیارە هاتنی ئەو وەفدەی وەکو کە ئێستا پەیام نێرەکەتان ئاماژە پێکرد لە بۆ لایەن دۆستانی خۆیانەوە، بەڵام بە تەبیعەتی حاڵ ئێستا لە هەرێمی کوردستان دوای ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا بە تایبەتی کە دانیشتەکان یاخود بابرێن پرسی سەرۆکاتی هەرێم بەرە و تاوابوونی مادەی وادەی یاسایی خۆی دەڕواتن، دیارەکە کۆبنەوەکان ویستیان بە بنبەست بگەن یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سۆگەی هەستکردن بە پرسیارەتی خۆیەوە دەست پێشخەرێکی ڕاگەیان لەژێر ناونیشانی سازانەوە تاوەکو بتوانین دوور لە بەرژەوەندی حیزبی، دوور لە بەرژەوەندی شخصی، دوور لەوەی کەوا چ دەستەکەویتن لەو دانوستانێک کە دەیکەی دەست پێشخەرێکی ڕاگەیان گەل وهروە لە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان لە سەروی هەموو شتەکانەوە بێت تاوەکو ئەو لایەنانە بگەونە. باشە پرسیارەکەم لەباری قسەکانی ئەمڕۆی ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو، لەگەڵ ئەوەشدا ئەم دەست پێشخەریە یەکگرتوو هەستەکەن لە ئێستادا لە بواری جێبەجێکردندا ینی ئامانجەکەی خۆتان پێکاوە بۆ دەست پێشخەریە لەگەڵ قسەکان بە خۆشحاڵیەوە بەڵێ بە خۆشحاڵیەوە دەتوانین برین بە تایبەتی لە کۆتا دانیشتن خۆی دانیشتەکەی پێش 19 ئابیش بەوادری باشی پێوە دیار بوو لەلایەن چەند لایەنێکەوە نەتواندرا ڕووە ئیجابیەکانی هەنی بەداخەوە لەبەرەوەی لەوانەیە بەرژەوەندی حیزبی هەندێک لایەنی تێدا نەبی نەیانویست ئیبرازی بکەین لەو کاتەوە بەوادری باشی پێوە دیار بوو و دەست پێشخەرەکەی یەکگرتوو کە لە بۆ سازانی کردبوو لەوێڕا خاڵە ئیجابیەکان یاخود هەنگاوی بەرەو جێبەجێبوون نا، بەڵام ئەو کاتەوەکو گوتمان وەزعەکە شێوێنرا بە دیوەکی دیکە پێشکەش بە جەماوەر کرا بەشێکی لە چاوەشکاریش تێدا بوو، بەڵام لە کۆبنەوەی دوێنێ ڕادەتوانین برێن پێشکەوتنی زۆر بەخۆ بینراوە ئەویش لەسەر ئەو شێوازەی نە ئەمن براوە بم و ئەتوو دۆڕاوبی هەمومان براوە بین، بەڵام بین لەگەی یەکتر وەردە وەردا لەو خاڵانەوە دەستێ بکەن ئەگەر و بەستەڵەکە کە هەبیتن بەستەڵەکەش زۆر بەهێشت کە بتێ ناوەڕاستیدا شەقی بکە ئەگەر شەق نەبوو پێویستە بێت لە لێوارەکان وەردە وەردە لە بۆی بچی لەو خاڵانەوە دەستیان پێکرد بە خۆشحاڵیەوە کە خۆی ئەگەر لە خاڵی یەکەم و دووەمیشەوە جێبەجێ با دەبووە ئەو خاڵانە هەر جێبەجێ بکرێتن توانیان 13 بڕگە لە بڕگەکان بگەونە گفتوگۆشی چڕ و تەواو 10 بڕگەی تقریبان ینی جێژیر بکرێتن 3 بڕگەشی نیوە بەو لاوەی جێبەجێ کرایە کە لە هەندێک لە ڕاگەیانەکان بازەوەی دەکەن ئەو بڕگانی کە قسەی لەسەر زۆر گرنگ نییە، بەڵام زۆر گرینگە ینی گرنگترینیان ئەوەیە فەرماندەی گشتی هێزە لەگەڵ ئەوەشدا کاکشەکەلایەنەکان دەڵێن ئەو بڕگانەی کە پەسەند کراون یان ڕێکەوتنیان لەسەر کراوە ئەو بڕگانە نین کە دەبنێجێی مشتمر و دەسەڵاتی فعلی نین کە پێشتر کێشیان هەبوو لەگەڵیدا، ینی کەواتە ئێستا من کە باسی دەکەم پێشخەریە بەڵێ ئەجەم ئێستا کە باسی دەکەم ینی ئەوە یەک لەوانە بووە بابرێن گەورەترین کێشە لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم لەسەرەوەی بووە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان بوو، ینی ئەو بڕگەیە باس چوویتە پێش بابرێن بکرێتە فەرماندەی گشتی هێزەکانی پێشبگەی کوردستانەوە بەشێک لەوەیەکەوە چەکدار پێشتر پۆلیس و ئاسایش و دژە تیرۆر و هەمووی دەگرتەوە، بەڵام کەبرەی هێزی پێشمەرگە کەواتە ئەوە بەشێک لەوەی ئەتو دەستکاری دەسەڵاتەکان کردیە وە گەورەترین خاڵە ینی خاڵەشی جەوەریە کە بەرەو پێشچوونی زۆری بەخۆبینیوە و ئەمەل هەیە 180 بەسەرەوەی بگەونە ڕێکەوتنە سەو خاڵەشی دیکە مەسەرەی قانونی تەواڕی زۆر گرینگە ڕێوشێن و قالبەکی وای لە بۆ دابدرێ چم و ئەسەسەک لە کاتی ڕاگەیانی بارینە ئاسایی و ئەو هێڵانەی یاخود دەبرێن ئەو خاڵانە چینێک کە دەکرێت بارینە ئاسایی لە بۆ ڕابگەیەندرێتن ئەوەش قسەی زۆری لەسەکرا وە توانرا بگەونە سیغەک لەلایەن سەرجەم لایەنەکانەوە وەکو برەی ئۆکەی یاخود ئەوەی لەوە بکردن کە گەیشتینە ڕێکەوتن نەسەری و مەسەرەی عەفوعان بەخشین ئەوەش بەشە گولەوەی کە پێشتر لە دەسەڵاتەکانی سەرۆشێرێم و دەتوانە زۆر جار لە بۆ مەرامی حیزبی یاخود لە بۆ مەرامی شخصی و تایبەتی یاخود لە بۆ مەرامی ئەو پرۆسە گەندەڵی و شتێک کە لە هەرێمی کوردستانی چەند کەس بەر حکمی سزایی و یاسایی دەکەون جارە بۆ ئەو شتانە بەخشینەکان لەوەی بەکاردێنرا، بەڵام ئێستا کەوا ئەو دەسەڵاتانە بەشێکی دەچێتەوە دەسەڵاتی دادوەری و یاسا سەبەر دەبێت دەسەڵاتی دادوەری سربەخۆ دەبیتن و ئەو بەشدار دەبی لە دەرچوونی ئەو مەرسومەی ئەوانە بەڕاستی خاڵی زۆر جەوهەرینە و دەتوانم برێم
پێشکەوتنی زۆری بەخۆبینەوە لە هەمووش گرنگتر ئەوەیە چۆنیەتی هەڵبژاردننی سەرۆشی هەرێم لە دانیشتنی دادێتن ئەمەری زۆر هەیە لەسەری بکەونە ڕێککەوتن کەوە دەتوانم برێم گەورەترین خاڵە بەرەو چارەسەر بووم بڕوە. بەڵێ دەمە بزانم ینی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەمڕۆ لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسەکە ینی بە یەک و شەوتی من گەشتبینم وایوت. ینی ئەم گەشتبینی هەندێک کەس دەڵێن ڕای جیاواز هەیە لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستاندا. ئەگەر بگەڕێنەوە بۆ دانیشتەکەی پەرلەمانیش هەر وترا کە ڕای جیاواز هەیە بۆیە 5 ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی یەکگرتوو بەشدار بوون 5یان بەشدار نەبوون. ئەم ڕاجیاوازە هەیە لە ئێستادا تایبەت بە کۆبوونەوە پێنج خۆڵەکان. بەڵێ هەرچەندە دەنگت پسڕانی لە بەشی کۆتایی پرسیار ڕای جیاواز هەیە لە ناو یەکگرتوو بۆ کۆبوونەوە پێنج خۆڵەکان و بۆ ڕێکەوتنەکان. بەڵێ نەخێر لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان هیچ ڕایەکی جیاواز نییە ئەوە لە بۆ هەموو بینەران وە لە بۆ ڕاگەیاندن وە لە بۆ کەناڵی NRTش ڕای جیاواز نییە بەڵام وەختێک ینی هەرچی سەرکردەی سیاسیە هەرچی باڵەکانی چەندلایەنێکی جیاوازە شەو لە ناو کۆبوونەوەک بن بە ئامادەبوونی ئەمریکا و بەریتانیا و UN هەر هەمویان بێن لەسەر پرسێکی زۆر گرنگ قسەی لەسەر بکەن خەڵکانێک بێن خەمی ئێمەیانبی خەمی پرۆسی سیاسانبی لە هەرێمی کوردستان و ئەو پێنجدانە سەرچیە تاوەکو بەرەبەیان لە کاژمێر 5 و ئەو ناوە بگەونە ڕێکەوتنەک ئەو کۆبنەوەی پەرلەمان دوا بخەن ئەو بەڕاستی دەتوانن برێن بەشێک لەوەی بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕازگۆیانە لەگەر خەڵکی هەرێمی کوردستان مامەڵە دەکا و ڕازگۆیانە و سادقانە دەیەوێت ئەوەی هەیە لەسەر پرسە سیاسەکان مەفهومی ئەخلاق بژێڕیتەوە لە بۆ ناو سیاست لەو سۆنگەیەوە بۆ بە قەنەعەتێکی تەواوە ئەو تەوزیهەیدا بە پەرلەمانتارەکان کە بڕیار وابوو ئەگەر کۆبنەوەکەی پەرلەمان هەر بکرێتن بەیانی زووەکەی کاژمێر هەژ لە بۆ نۆی بەیانی سەرکرداتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دابنیشی کە میکانیزمی کارکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەو شێوازەیە حیزبەک نییە کەسێک بەڕێوە یاخود دەڤەرێک بەڕێوە باتن لە پاش کۆنگرەی سەرکرداتی بەرپرسە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان سەرکرداتیش لە بۆ بڕیاری چارەنووسساز بەدوو لەسەر سێی ئەندامانی سەرکرداتی بڕیار وەردەگری بڕیار وا بە ئەو کاتی هەشتانەوە ئەوەی یەکلاکەنەوە نۆتانەوە نی و لەگەر فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان دابنیشن ئەو فراکسیۆنە بە یەک دەنگ و یەک قسەوە بێتە ناو کۆبنەوەکەی بەڵام بەداخەوە یعنی کاتێکەوە لەگەر چالان پاکیشەکە دەبی پێکەوە و پاشتر هەر پێزدایان کۆک دەبن لەسەر دواخستنی جەرسەکەی بە ئەندامانی سەرکرداتی یەکگرتووی ئیسلامی کوردستان گۆترا بەڵێکەکەی لێرە باوەی تاواکەم باوەی تاواکەم ینی گفتوگوی لەبەر کاتەکە زۆر بە کورتی یەک کەلیمەمە بە کورتی ینی باسەکە لەوەی بۆ ئەگەر بگەیشتبانە ئەو بڕیارەی ینی ئەگەر کاتێککە لەوێن دەرێت سەرۆشی فراکسیۆنێکی دیاریکرااو دێ دەری ئەمە کۆبنەوە دەکەین سەرۆشی پەرلەمان دەرێن پێم نەگۆترایە سەرۆشی فراکسیۆنش کە دێت تەحەدا دەکاتن یعنی بەڕاستی سیاست بەو ئینتیهازیە و بەو حەماسەتیە و بەو وەکوبرێن ئەگەبرەی هەرزەکارانەی ناکرێتن ئەوە بوو وای کرد یەکگرتووی ئیسلامی کوردستان لەو کات پەرلەمانتاران ئازاد بکە هیچ پەرلەمانتارێک لەلایەن دەڤەری خۆیلایەن مەکتەبی سیاسی هیچ شوێنەشی فشاری لەسە نەبووە بە ئازادی خۆیان بەشداریان ترم هەیە ئێستا یەکگرتووی بەڵێ ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان یەک ڕایە ئەمینداری گشتی لەو سۆنگەیەوە دەرێتن لەگەلانە نێودەوڵەتیەکان قسە کرایە و ئەو چەند ڕۆژی ڕابردوو لەگەلانەکانی تر قسە کرایە دیارە بەڕاستی ئێستا 48 کورسی بە 48 کورسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەو دە کورسەی بوویتە بەڵان سەگلەوەی وەلی یاقەی زۆرە بە دیاریشان ڕادەوەستی دەبی ئیلا ناچار بن بەوەی خەلیل ئیبراهیم کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووە ئەو دەڵێت ئەگەر لایەنەکان نەگەنە ڕێکەوتن پەنا بۆ لایەنی نێودەوڵەتی دەبین سەرنجی تۆ چیە لەسەر ئەم قسەی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵێ خۆی لە کاتی سەردانیکردنی وەفدی پارتی دیموکراتی کوردستان وە لە کاتی دانیشتنەکانیش لەگەر یەشێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕان باسەکە لەوەی بۆ یعنی هەردوو لا ڕوبەڕوو مەکتەبی سیاسی و ئەمینداری گشتی پێیان گوتینە ئەگەر نەگەوینە سازان ینی ئەمە چ بکەین عیلاتیە بە تەفاومی هەردوو لا یەک لەوانە بازەوەی کرا ینی پەنا ببرێ لە بۆلانە نێودەوڵەتیەکان مەسەرەن UN دادگای لا هەیە شوێنی ترە بێت تەفسیرێکی سیاسیانە لە بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان بکە ئەوە لەو سۆنگەیە بووە بەڵام ئەگەر ئەو وتەی مامۆستا خەلیلوارێک بدرێتەوە ینی یەکگرتووی ئیسلامی کوردستان 2000 بەشەکە یاخولانەکە لەو پێنجدانەی کە ئێستا کە لە سەکۆی پرۆسیاسەکان هەرێمی کوردستان کۆبووینەوە و یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو گوتم ئەو بەڵانسەیە 48 کورسی بەرامبەر بە 48 کورسی
ئەو دەتوانانی بەڵانسەکان یەکلا کاتەوە تاوەکو لە پێناو بەرژەوەندی گەل تاوەکو نەگەونە سازان تاوەکو هەرێمی کوردستان و خەڵکەکەی و ئەو بێموچەیە و سەنگەرەکانی هێزی پێشمەکەی کوردستان کە بەرامبەر دڕندەترین لەشکرەوە پارێزگای لە هەرێمی کوردستان تا چەند تۆ لەگەڵ ئەوەی کە لایەنی نێودەوڵەتی بێت ئەمە یەکلا کاتەوە دیارە لە وەڵامەکەم نەگەیشتی لایەنی نێودەوڵەتی وەکو گوتمان ئەگەر عینادی لایەنەکان با بۆ شێوازەی برم ئەگەر بە هیچ شێوەیەکی ینی بابرێن هەریەکە و لەسەر و عینادی خۆی نێتە خوارەوە چ لایەنی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامیەوە لەو لایەنەش ئەگەر پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر لەو عینادی خوا نێنە خوارەوە بە هیچ شێوەیەکی مەبدەئی سازان و ئەو مەتبەخە سیاسیانێک کە هەیە یەکلای نەکەنەوە ئەمە ناچارینە بە ئەو دۆخی ئێستاکەدا بەڵام وەڵامەکان گەشتم کاک شێزاد بۆیە پرسیارەکەم کرد هەندێک ڕاهەیە لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە پێیان باش نییە دەستێوەردان هەبێ یان یەکلاکردنەوەی ئەم پرسە لەسەر دەستی لایەنی دەرەکی بێت بەڵێ ئەو هەندێک لایەنە کە باز دەکەن ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم بەخۆم لە ئەندای مەکتەبی پەیوەندی سیاسیەکان یەکگرتووی ئیسلامی کوردستانم گوێم لەو ڕایانە نەبووە یان یەکێک لەوانە ئەمینداری گشتی لە دوانیدایە بەڵێ حاجی کاروان پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستانە بەڵام یعنی پێم وانە من گوێم لەو لێدوانەی نەبووە بەڵام ئەگە باسشی کردبی لەو ڕوانگەوەی لە بۆ تەفسیرکردنی ئەو مادەی کە باز لە کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێم دەکاتن ئەگەر بە مەجلیسی شوڕاش رازی نەبن ئەو دۆخەیە ببن بەست بگا و حاڵی حاضر ئەگەر ئەو پرسیارە لە هەندێک لایەن بکەیت بڵێ ئەگەر لایەنەکان گەیشتنە سازان پەرلەمان کۆبەوە پرۆژەکی سازان کراو لەسەر بێ بە یاسایی بکە لە بۆ چی بەرز دەکات یا بە پرسیار لە خۆیان بکەین دوازار نابی لە بۆ سەرۆکاتیانی بەرز بکاتەوە ئللا دەبی لایەنەکان لە سازان بگەون لە تەفسیری ئەو بڕیارەش حاڵی حاضر دۆخی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێم چ پێناسەکی یاسایی لە بۆ بکرێت ئەگەر لایەنەکان کۆک نەبن لەسەوەی لەو کاتەی لە داوا لە لایەنێکی نێودەوڵەتی دەکرێتن ئەگەر ئەم دۆخە کە بەداخەوە ملەتی لە نێو لایەنە سیاسەکەیاندا بەبێ لایەنی دەرەکی یەکلا نەکرایەوە چارەسەر نەکرا یعنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەرپرس دەبێت لەوەی کە ئەو دەست پێش خەریکی وای کردووە بەڵێ یەکگرتووی ئیسلامی کوردستان یعنی بەوەی ڕای نەگەیاندی ئەو بێتن بابرێن ببیتە پاشای هەرێمی کوردستان و ئەو خۆی بێ ئەو دۆخە یەکلا کاتەوە و شت بکاتن باسەکە لەوەیدا لە ناو مەتبەخی سیاسی لە ناو کۆبنەوەی پێنجلایەنەکەی ئەگەر هەر پێنجلایەن شوێنێکی دادوەری شوێنێکی باڵای هەرێمی کوردستانیان بەوە نەبینی کە بتوانیتن تەفسیری ئەو دۆخە سیاسی ئێستا هەرێمی کوردستان بکاوە ویلایەت و موقعیەتی سەرۆکی هەرێممان لە ڕووی یاسایەوە لە بۆ پێناسە بکاتن ئەو کاتی هەرێنا ئەو مەتبەخە سیاسی بە کۆی بەڕاوەگرتنی هەر سوالانەکەی دیکە هەمویان کۆک دەبن لەگەرەوەی هەمومان لەسەر چ دەستگایەک رازینە تاوەکو پێناسەکی دۆخی سیاسی ئێستا هەرێمی کوردستانمانە بکە و پێمان برێ سەرۆکاتێرم لە چێن دەردا ئەو کاتەی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەنێ قسەکەی حاجی کاروانی قسەکەی مامۆستا خەلیل ئیبراهیمیش تەنها ئەو جملەی دەگەینی لەوە زیاتر هیچتر ناگەینی زۆر سپاس بۆ شێرزاد مامە ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا بووی